فریشتەیەک چۆتە گوندی سیاگوێز و لەوێ پەڕەیەکی قورئانی نووسیوەتەوە و لەپڕ دیار نەماوە. لەلایەکی تریشەوە یەکێک لە شارڕێکانی سلێمانی بەڕووی شۆفێرانە داخراوەمان و چەنەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. فریشتەیەک هاتۆتە گوندی سیاگوێز و بە خەتی خۆی لەسەر پەڕەیەکی قورئانی پیرۆز ئەو ئاەتەی نووسیوە کە دەفەرمێ قل لن ينفعكم الفرار إن فررتم من الموت. ئەم چیرۆکە 200 ساڵە هێشتا لای خەڵکی گوندەکە دەما و دەم دەکات و هیچ کەس پێی بەنیێنیەکەی نەبردووە. با قەولی خەڵکی گوندەکە ڕۆژێک پیاوێکی فریشتە ئاسا با قژێکی درێژ و ڕیشێکی تەنکەوە بۆتە میوانی مزگەوتەکە. ئەو کاتە مامۆستا شێخ محەممەد ئیمامی مزگەوتەکە خەریکی نووسینەوەی قورئانی پیرۆز بووە. هەر ئەوەندەی مامۆستا چووە دەستنوێژێک تازە بکاتەوە، پیاوە غەریبەکە بە خەتی خۆی پەڕەیەکی قورئانەکەی نووسیوەتەوە و دوای ئەوە دیار نەماوە. هەر ئەو کات شێخ محەممەد بە خەڵکەکەی وتووە ئەوە فریشتە بووە. ئەم نوسخەی قورئانە ئەمڕۆ لە پێشەنگای دەستنووسەکانی مزگەوتی سیاگوێز نمایش کرا. مامۆستا عەبدوڵڵا سەعید سەرپەرشتیاری پێشەنگاکە ئەو پەڕەیەی پێشانی پایامنێری 1964 دا و چیرۆکەکەی بۆ گێڕایەوە. ئەم ئیشانە لە سەید سایدقیەکان جوانە. هەر خەڵکە و ڕادەکاتە ناو بەنزیخانەکە و دەست دەداتە دوودە بە بەنزیر و دەیهێنێتە دەرەوە. ئەگەر ئاوایان نەکردایە ڕەنگە کارەساتی گەورە بقوڵقایە. 2 ڕۆژ پێش ئێستا بەنزیخانەیەک لە نزیک ئاوایی حاجینامیق لە سەر ڕێگای قەزای سەی سادق بۆ پێنجێن گڕی کرد. هەرزوو دیمەنی ئەو خەڵکە بڵاو بووەوە کە لە پاڵ بەرگری شارستانی دەچن بە هانای خاوەن بەنزیخانەکەەوە و دوودە بە بەنزیر هەڵدەگرن و دەیهێننە دەرەوە. هەر کەسی شۆفڵ و تانکەرە ئاوی هەبوو زوو خۆی دەگەیاندە ئەوێ. ئەمڕۆ پایامنێری 1964 لە شارە زوور چوو بۆ لای خاوەنی بەنزیخانەکە و پرسیاری ئەو هەڵوێستەی لێکرد. مەحموود سابیر دەڵێت سڵاو لە مەردایەتی و چاکی و پیاوەتیتان. ئەوان نەبوونایە زیانەکە زۆر زیاتر دەبوو. لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆی ئەمڕۆوە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی سلێمانی داخرا و هەتا کاتێکی زۆر بەو شێوەیە دەمێنێتەوە. بەڵام بۆ ئەوەی سەغڵەتی هاتوچۆ دروست نەبێت شەقامێکی جێگرەوە دروست کراوە. چەند ڕۆژێکە دەنگ و باسەیە شەقامی سەرەکی سلێمانی دووکان لە یەکتر بڕی تاسڵوجە دابخرێت. ئەمڕۆ شتەکە بوو بەڕاست. هەم سەرۆکایەتی شارەوانی و هەم بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕایانگەیاند بۆ تەواوکردنی شەقامی 100 مەتری شاڕەی بابان ئەو شەقامە سەرەکیە داخراوە. لە بریەوە هەر لە پشتی گەڕێکی تاسڵوجەوە شەقامێک دروست کراوە کە لای بەڕێوەبەرایەتی هاتوچۆوە سەر دەردەهێنێت. ئیتر خەڵک دەبێت ئەوە بەکاربێنن تا 100 مەترێکە تەواو دەبێت. پایامنێری 1964 لە سلێمانی چۆتە سەر جادە تازەکە و بە ڤیدۆیە کورت و پوخت پێشانی دەدات خەڵک دەبێ بەکوێدا بێن و بڕۆن. من ئێستا لە شاری سلێمانیەوە دەمەوێت بچمە قەزای دووکان لەو ڕێگای نوێی کە دەستنیشان کراوە کە بچێتە قەزای دووکان و تاسڵوجە کە بە ڕێگای کۆنی تاسڵوجە ناسراوە. لە ئێستادا ئەمە چەندین ئاماژەدانراوە لە سەر سەردای شەقامەکە. مەفرەزەیەشی کاربندای هاتوچۆش لێرە بۆ ڕێنماییکردنی شۆفێران کە لێرەوە تێپەڕێت. ئەمە دەچێتەوە ئەو شوێنەی کە بۆ ناو تاسڵوجە و هاوکات ئەو خەڵکانشی دەیانێ بچنە قەزای دووکان. بەم ڕێگەدا دەتوانن تێپەڕن کە ئەمڕۆ لە کاتژمێر 2 پاشنیۆڕۆوە ڕێگای چوونە ناو تاسڵوجە و هاوکات چوون بۆ قەزای دووکان بربەست کراوە. لێسادا گەشتینە سەر ئەو دوو سایدەی کە دەچێت بۆ قەزای دووکان کە پێش بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە. ئەمە کۆتایی ڕێگاکەیە کە پاشان دەگاتە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کە دەکرێتە پێشمانەوە هەوڵاتیانی دەیانێ بچن بۆ قەزای دووکان یاخۆ سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بکەن. لەو ڕێگایەوە دەتوانن ئەم ماوەیە بە شێوەیەکی کاتی هاتوچۆ بکەن. من ئێستا لە ئیدارەی ڕاپەڕین و قەزای دووکانەوە دەمەوێت بچمەوە بۆ ناو شاری سلێمانی بەهۆی ئەوەی کە ڕێگای ناو بازاڕی تاسڵوجە پردەکەی بربەست کراوە بەهۆی دروستکردنی ئەو پردانەی کە لە شاڕی باباندا دروست دەکرێت کە منەبێت لەم یوتێرنەوە یوتێرنی پێش چوونە ناو بازاڕی تاسڵوجە بگەڕێمەوە تاوەکو ئەو ڕێگە لاوەشیە کاتیەی کە دروست کراوە لێوە تێپەڕم کامە لێرەوە
یوتێر نەکرد ڕاستەوخۆ دەیتە ئەمبەرەوە دەچیتە ناو ئەو ڕێگە لاوەچیەی کە پێش بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە لێرەوە دەگەڕێیتەوە بۆ سەر شەقامی تاسووجە سلێمانی دووسایی دەکات بۆی کە بچمەوە بەرەو شاری سلێمانی. لەو ڕێگە لاوەشەی کە بە ڕێگای کۆنی تاسووجە ناسراوە کە لە ڕابردوودا بەکارهێنراوە تاوەکو هاوڵاتیان لێوەی چوونەتە قەزای دووکان ئیدارەی ڕاپەڕین و کۆیە. ئەمە کۆتایی ڕێگاکەیە. لە هەولێر چێشخانەیەکەیە شێوازێکی تازەی دۆزیوەتەوە بۆ ڕاکێشانی کڕێرانی هەموو نهێنیەکەش تەنیا لە 10 چرکەدایە. چێشخانەکە تابلۆیەکی ئەلکترۆنی هەڵواسیوە و دوگمەیەکی پێوەیە هەر کەس بتوانێت ژمارەی سەر تابلۆ ئەلکترۆنیەکە لەسەر 10 چرکە ڕێک ڕابگرێت ئەوە خواردنی خۆی و میوانەکانی دەکەوێتە بەلاش. کارەکە ئاسان نییە و کەم کەس دەتوانێت ئەوەندە ورد بێت ڕێک لە 10 چرکە بیپێکێت. هەر لەبەر کامێراکە پامێری 964 و خاوەنی چێشخانەکەش محاوەڵی خۆیان کرد هیچیان پێ نەکرا. مستەفا سەباح خاوەنی چێشخانەکەی بە 964 وت ئەم چاڵنجە هۆکار بووە بۆ ئەوەی هەڵکی زیاتر سەردانیان بکات. سەرنجدانڕاتێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 بۆ خۆتان دەزانن کە جەژن تەواو بوو سەرجەم بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاریەکان بە تایبەت و فریاگوزاریەکان ئاماری خۆیان بڵاو دەکەنەوە بەڵام ئامارەکانی بەرگری شارستانی هەرێم زۆر بوون کە ئەمڕۆ بڵاوکرۆ لە 4 ڕۆژی جەژندا چی ڕوویداوە. من بە کورتی ئاماژەی پێ دەکەم ئاماری ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە حتمەن و ئەو ڕووداوانەی کە بوونەتە هۆی مردنی هاوڵاتیان کۆی گشتی 173 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە هەرێمی کوردستان لەو 4 ڕۆژەدا ڕوویداوە 158 ڕووداویان پەیوەندیدار بۆ بە سووتانی پوش و پەلاشەوە. لە لایەکی تریشەوە خنکان دوو هاوڵاتی بوونەتە قوربانی و خنکاون هەر لە 4 ڕۆژی جەژنی قورباندا وەرمردن بە ڕووداوی جۆرا و جۆر بە تایبەت ئۆتۆمبیل یەک ڕووداوی مردن هەبووە لە ئیدارەی سربەخۆی زاخۆ هەروە سووتانی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل و 8 ئۆتۆمبیل و ماتۆرسکیلێکیش هەر لەو 4 ڕۆژەدا سوتاون. هەموو ئەم ڕووداوانە بەرگری شارستانی چوونەتە سەری و بەشێکیان زوو کۆنتڕۆل کردووەگینا کارەساتی گەورەتری لێ دەخوکا و ڕووداوی تری جۆرا و جۆریش ئاماری هەیە و ئاماژەی پێکراوە دەتوان لە ماڵپەڕی 964 دۆتکە یارتی بینەری بن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.